پامەکەی کۆماجیفاکە کوردستان کەرجەکە پامێکی واقعی و پامێکی لەسەر دۆخی ئێستا و ئەو ئاریشە و هاڵۆزانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە باشووردا هەیە بەرامبەر ئەو داگیرکاریە کە دەوڵەتی تورکیا بەرامبەر ئو پیلانگەڕ کە دەوڵەتی تورکیا دەیکات کە دەوێت دووبارە میساقی میلی لە ناوچەکە دووبارە بکاتەوە و لە بەرامبەر ئەوەشدا ئێستا دەبینین لە باکوور لە هەفتانین بەرخودانێکەیە کەم بەرخودانەیە کە من پێم وایە کە مە خاوەندارەتی لە هەموو نەتەوەی کورد دەکات تەنها ئەم جەنگەی کە دەکرێت تەنها پەکەکە ئەوە نییە کە شەڕی خۆی بکات نەخێر شەڕی هەر چوار پارچەی کوردستانش بە تایبەتی شەڕی باشووریشە و بۆیە کەجەکە لە وتارەکەیدا بە زەقی و زۆر بە ئاشکرا داوا لە یەکێتی نەتەوەیی دەکاتەوە داوا لە پارتەکانی باشووری کوردستان دەکاتەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە بتوانن کۆدەنگیەک و یەکێتیەکی نەتەوەی لە باشووری کوردستاندا هەبێت و یەکگرتوویەک هەبێت و کە بەرامبەر ئەو هێرشانە و بەرامبەر ئەو لێشکێشەی کە دەکرێت لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە بتوانن بەر بەم هێرشە بگرن بەر بەم پیلان گێڕێ بگرن بەڵام بەداخەوە هەتا ئێستا کە لە باشووری کوردستاندەوە بە تایبەتیش لەلایەن پارتی دیموکراتی کوردستان نەتوانراوە کە ڕوبەڕووی ئەم پیلانە ببێنەوە ڕەنگە هەندێک جاریش بوون بە بەشێک لە پیلان گەڕەکە یعنی بەشێک لە سێ خوڕی و هیوادارم ئیتر دەست لەم پیلان گێڕەیە هەڵگرن ئیتر بێنە ڕێزی گەلەوە ئەوە بێن هاوکاری برایانی پاکەکە بن کە لەسەر لە هەفتانینە بەرخودان دەکەن چکە بەڕاستی و دووبارەی دەکەمەوە کە ئەم جەنگی کە پارتی دیموکراتی کوردستان دەیکات لە بەرامبەر دەوڵەتی تورکیا تەنها بۆ خۆی نییە ئەوە ئاشکرا دیارە کە دەوڵەتی تورکیا مەبەستێتی کە هەر چوار پارچەی کوردستان و باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان داگیر کات و بیا خاتە ژێر باڵی ئیمپراتۆرێتی عوسمانیەکی نوێ دیسانەوە دووبارە بکات هێرشانی کە ئێستا دەیکات تورکیا بەرامبەر بە باشووری کوردستان دڵنیام کە ئەگەر سەر بگرێت و بۆی بچێتە سەر یەکەم زەرەرمەند پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەو حزبانە کە لە باشووری کوردستاندا حکومڕانی دەکەن و دەسەڵاتیان هەیە تورکیا سەن مەبەستی ئەوە نییە تەنها شەڕ لەگەڵ بەرامبەر بە پەکەکە بکە نەخێر مەبەستەکە ئەوەیە کە ئەوێ پەل بەهاوێت یعنی هەر چوار پارچەی کوردستان داگیر بکات ئەوەتە شەڕ لە لیبیا دەکات شەڕ لە سووریا دەکات ئەو بۆیە ئەوەی کەس ناتوانێت ئەو مافە بەخۆی بدات کە بڵێ پەکەکە بۆی نییە لە باشووری کوردستان شەڕ دەکات نەخێرش پەکەکە بەرگری کرد لە مەخمور پەکەکە بەرگری کرد لە شەنگال پەکەکە جەنگاوەرەکانی خۆی نرد بۆ کەرکووک کە دژ بە داعش شەڕی کرد ئەو کاتە بۆ پەکەکە بێگانە نەبوو بە باشووری کوردستان بۆیە داوا دەکەم کە ئەم بیرکردنەوەیە کۆتایی پێبێت ئێمە هەموو کوردین تەنها بەدا یەکێتی نێتەوەیی تەنها بە یەکێتی ڕیزەکانی خۆمان دەتوانین بەسەر پلانی دژنا ناسەرکەون ئەم داگیرکاری تورکیا بۆ سنووری هەرێمی کوردستان بابەتێکی تازە نییە و هەنگاوێکی تازەش نییە پێشتریش تورکیا بەکرداری لە هەرێمی کوردستانە بووە و سنوورێکی زۆری هەرێمی کوردستانیشی داگیر کردووە بەڵام ئەمەی ئەم جارە تورکیا هەنگاوی بۆنا بەدەر لە هەموو یاسانی و دەوڵەتیەکان شکاندنی هەموو ئەو پەیمانامانەی کە خۆی پێوەی وابەستە ئەو هێزانەی کە خۆی ئەندامەتیایی ئەو ئێتیفاقیانەی کە هەیە بەدەر لە هەمە پێشێلکردنی هەمە و زۆر چاوقایمانە بە دیارچاوی هەموو جیهانەوە هاتە هەرێمی کوردستانەوە و ئەگەر بابەتەکەی ئەوان بوونی هێزێکی چەکداری پەکەکە بێ بە پێچەوانەوە سەلماندی کە ئەو مەبەستی پاکتاوکردنی نەتەوەی کووردا چونکە دەستی نەپاراست لە هاوڵاتی دەستی نەپاراست لەوەی کە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان بردومان بکرا هاوڵاتی شەهید و برینار بکە بۆیە پێم وایە ئەمە تورکیا
هەروە سەرپێیی ناتوانێت بێتە سنووری وڵاتێکی ترەوە ئەگەر کۆمەڵێک ڕێکەوتنی پێشتری نەبێجە ئەم ڕێکەوتنانە لەگەڵ حکوومەتە خۆجیەکان بێت یا خود لەگەڵ حکوومەتی عێراقیا بێەوە ئەوەی ڕوونا ئێمە لە لێدوانی کازمی لە سەردانی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەگەڵ ترامپا باسی دوو خاڵی گرنگیان کرد باسی ئەوەی کرد کە ترامپ ئاماژەی بەوە کرد ئەگەر عێراق داوای هاوکاری بکات بۆ ڕوبەڕۆبوونەوەی تورکیا ئەوە ئەمریکا ئامادەیە هاوکاری عێراق بکات پرسیارەکە ئەوەیە بۆ عێراق داوا ناکات کەواتە نەک هەر لە هەرێمی کوردستان و وەکو لە بەیاننامەکە هاتووە پارتی دموکراتی کوردستان من پێم وایە وڵاتی تورکیا ڕێکەوتنی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتنی هەیە لەگەڵ سەرۆکۆماری عێراق ڕێکەوتنی هەیە لەگەڵ حکوومەتە خۆجەیەکان و ئەوانەی بەشداریشن لەگەڵ حکوومەتی خۆجێی چونکە تورکیا ناتوانێت هەروەها بەو شێوازە بێت و سنووری وڵاتێکی تر ببەزێنێ بەڵێ ئەمریکا تورکیا ئەیکات پاکتاوکردنی نەک هێزی پەکەکەی پاکتاوکردنی هەموو ئەوانەیە کە هێشتا هەستێکی نەتەوایەتی و کوردبوونیان لەلایە پاکتاوکردنی نەتەوەیە و گەڕانەوەیە بۆ ڕێکەوتنی 100 ساڵ پێش ئێستا و هێشتا پێیان وایە کە کەرکووک و مووسڵ بەشێکە لە تورکیا لە سەیری مێژووکەی لە سەردەمی عوسمانی و ئەتاتورکوانە بەردەوام یعنی ئەم زل هێزانەیان با بڵێن ئەم نەتەوەیە ئەم خۆسەپاندنەی ئەمان یعنی دایما بیریان لەوە کردوتەوە کە ناوچەکان داگیر بکەن کە شوێنەکان داگیر بکەن ئەمە هینی ئەو ڕۆنی لە ڕۆژێک کردوانە بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان هەردا نەمەزراوە هەمیشە ئەویان کردووە ئەگەر بێ سەیریکەن ئەرمەنەکانیان قەت و عام کردووە وە کورد یعنی ئەمانە یعنی بەداخەوە چووکە وڵاتە زلهێزەکان سەرمایەدارانی جیهان لە پشتی ئەمانەوەن ئەمانە بەردەوام هەوڵی پاکتاوکردنیان داوە بۆیە ئێمە باس لە ئەمڕۆ بکەین ئەمڕۆ کە ئەبینین یعنی لە ڕۆژهەڵاتی ناوڕاژە پرۆژەیەکیان هەیە بۆ داگیرکردنی خاک ینی بەس مەوزوعی باشووری کوردستان یان ڕۆژ ئاوای کوردستان یان باکووری کوردستان نییە یعنی ئەگەر سەیریکەی خۆ پەکەکە لە لیبیان نییە مەبەستمەیە بەڵام ئەمە یعنی وەکوتم لە مێژووە ئێمەمانە ئەزانین هەمیشە داگیرکەر بوونە هەمیشە چاویان لە خاک بووە لە خاک و ئاوی وڵاتان بوون بەڵام ئەوە جێگای نیگەرانیە کە ئەمڕۆ لە باشووری کوردستان دەسەڵاتێکەیە کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لای منە و دەسەڵاتە دەسەڵاتی دوو بنە ماڵێ ئەوی نیگەرانیە کە ئەمڕۆ یعنی بە ئاشکرا دیارە لە کوردستانە لایەنێکی سیاسی کە دەمسپێتی ئەکا پێشڕەوایەتی ئەکا ڕێپشاندەرەتی یعنی ئەگینا تورکێک لە تورکیاوە لەکوێ ئەزانێ کونەماسی لەکوێیە لەکوێ ئەزانێ شیلات زێ لەکوێیە ئامێدی لەکوێیە لەکوێ ئەزانێ حەفتانی و قەندیل و ئەو شوێنانە گوند و شارەکان لەکوێ ئەزانێ شوێنێکی پەناگەی هاوڵاتیانی سیڤیل لە مەخمور لە شەنگال ئەگەر ئەمە ڕێپشاندەریانە بێت لەکوێ ئەزانێ سەرکردەیەک یان فەرماندەیەکی پارتی کرێکاران کە بە سیارەیەکی مەدەنی هاتوچوە ئەکات کە بە فڕۆکە لێ ئەدا و تیرۆریەکە ئەم بەیاننامەی کەچەکە کە بڵاوی کردوتەوە داوا دەکا یعنی تومەت ناکە داوا دەکا یعنی داوا ئەکا کە لایەنەکان هەڵوێستە وەرگرن لەگەڵ پارتیا دانشن هۆشی کردنەوە کە پلانەکە لەوە گەورەترە یعنی ئینسان بتوانێت بیشارێتەوە یان بتوانێت پیشگوێیخە چکە هەر هەمومانەگرێتەوە لە باشوور بێ لە ڕۆژە ئاوا بێ لە هەر شوێنێک بۆی ڕێکەوەیکە بۆیە زەرورە چالاکەوان ڕۆژنامەنووسان لایەنە سیاسیەکان خەڵکی ڕۆژنبیر و ئەکادمی مامۆستایان کرێکاران بەجددی بێنە سەر شەقام هەڵوێستە وەرگرن